الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، وردە وردە میوانێکی خۆشەویستی ئێمە، میوانێکی پڕ لە خێر و بەرەکەتی ئێمە کە مانگی ڕەمەزانی خۆشەویست و پڕ لە خێر و بەرەکەتە، وردە وردە دەڕوات بەجێمان دەهێڵێ. زۆرێکیشمان آخر ڕەمەزانمانە لە دنیادا، ڕەمەزانی داهاتوو چەندەها کەسمان لەژێر خۆڵایە. ئەو میوانە خۆشەویستە ڕۆژ بە ڕۆژ دەڕوات و ئێمەش ڕۆژ بە ڕۆژ لە مردن نزیک ئەبینەوە. سەرەتای ڕەمەزان تەمەنمان لە ئێستا درێژتر بوو، کۆتایی ڕەمەزان تەمەنمان لە ئێستا کورتترە. ڕۆژ بە ڕۆژ، مەرحەلە بە مەرحەلە، پلە بە پلە ئێمە بەرەو قیامەت دەڕۆین، بەرەو مردن نزیک ئەبینەوە ڕۆژ بە ڕۆژ. بۆیە پێویستە لەسەر هەموو موسڵمانێک، هەموو کەسێک کە خۆی بە بەندەی خۆی پەروەردگار ئەزانێ، پەروەردگار بە خالقی خۆی ئەزانێ، پێویستە بۆ قیامەتی خۆی هەوڵ بدات. ئەو خالقی کە دەیناسێ و دەیپەرستێ لە مانگی ڕەمەزاندا، لە دوای مانگی ڕەمەزانیش بە هەمان شێوە بیناسێت و بیپەرستێت. ئەو پەروەردگاری کە لە مانگی ڕەمەزانە لێ ئەترسێ، لە دوای مانگی ڕەمەزانیش بە هەمان شێوە لێ بترسێ، ئەوانە بەندەی خوان، ئەوانە هەوڵی ڕاستەقینیان بۆ قیامەتی خۆیان داوە. چونکە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزا دەفەرمێت: إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا فلا خوف عليهم ولا هم يحزنون أولئك أصحاب الجنة خالدين فيها جزاء بما كانوا يعملون. ئەو کەسانی کە دەڵێن ئەڵڵا پەروەردگاری ئێمەیە، ئەڵڵا خالقی ئێمەیە، بەدیهێنەری ئێمەیە، ئێمە دەژێنێ، ئێمە دەمرێنێ، پاشان بەردەوام ئەبن لەسەر ئەو قسەی خۆیان. ئەڵڵا پەروەردگاریانە، شایستەی پەرستنە، بەڵام دوای مانگی ڕەمەزانیش بە هەمان شێوە ئەڵڵا بە پەروەردگاری خۆیان دەزانن عیبادەتی بۆ ئەکەن. ئەو زۆر گرنگە ئیستیقامەت هەبێ لەسەر دینداری خواپەرستی، بەردەوام بی لەسەر ئەو دینداریە و ئەو خواپەرستی کە لە مانگی ڕەمەزاندا ئەنجامت داوە. ئەو کەسانە خوای پەروەردگار دەفەرمێ کە ئیستیقامیان هەیە لەسەر وشەی لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم، ئەڵڵا بە پەروەردگاری خۆیان ئازانن و شوێنی بەرنامەکەی دەکەون. ئەوانە فلا خوف عليهم ولا هم يحزنون، ئەوانە لە ڕۆژی قیامەتە ترسیان لەسەر نییە، ترسی قیامەتیان نییە، چونکە بەردەوام بوونە لەسەر دینداری خواپەرستی. مادەم بەردەوام بوونە لەسەر دینداری خواپەرستی، ترسی ڕۆژی قیامەتیان لەسەر نییە، و خەفەتیش ناخۆن لەوەی کە لە دنیادا بەجێیان هێڵاوە. خەفەت ناخۆن، خەفەتیان نییە. ئەگەر کەسێک پێی خۆشە، ئەگەر کەسێک پێی خۆشە لە قیامەتە بەختەوەر بێ و ترسی لەسەر نەبێ، ترسی قیامەتی نەبێ، کێ پێی خۆشە لە دنیادا خەفەتبار و خەم و خەفەت نەخوا، ئەو با ئیستیقامەی هەبێ و بەردەوام بێ لەسەر دینداری خواپەرستی. ئەو کەسانەی کە بەردەوامن لەسەر دینداری خواپەرستی لە مانگی ڕەمەزان و غەیری مانگی ڕەمەزانیشدا، ئەو
ئەو کەسانە خوای پەروەردگار لە هەموو ترسێک ئەمینیان دەکاتەوە، لە هەموو خەم و خەفەتێک بە دووریان دەکات. ئولائیکە ئەصحاب الجەنە، ئەوانە خاوەنی بەهەشتن، ئەوانە بەهەشتین کە بەردەوامن لەسەر دینداری خواپەرستی. هەتا بخۆیان لە بەهەشتە ئەمێنەوە، بەڵام بەهۆی پاداشتی کردەوەکانی کە لە دنیادا ئەنجامیان داوە. ئیستیقامە و بەردەوامبوون لەسەر دین زۆر گرنگە. بۆیە موسڵمانی خۆشەویست، ئەی ئەو کەسەی مانگی ڕەمەزان گەڕاویتەوە، ئەی ئەو کەسەیشی کە پێش مانگی ڕەمەزانیش گەڕاویتەوە، دوای مانگی ڕەمەزان سارد ئەبیتەوە، لە نوێژ و جەماعەت بە خۆتا بچۆرەوە، بەردەوام بە لەسەر دینداری و خواپەرستی پێش ئەوەی بمریت. حتى إذا جاء أحدهم الموت قال رب ارجعون لعلي أعمل صالحا فيما تركت كلا. خواهی گەورە دەفەرمێ بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. ئەی موسڵمانان، ئەمرەکە بۆ هەمومانە، بۆ ئەو کەسەی کە مانگی ڕەمەزان خوا ناسێ بەس، و بۆ ئەو کەسەیشی هەموو کاتێک خوا ناسێ. بەردەوام بن، خوای پەروەردگار دەفەرمێت بۆ ئەوەی کاتێک کەسێک لە ئێوە کاتی مردنی هات، کاتی ڕۆح کێشان و لە دنیا دەرچوونی هات، ئالەو ڕۆژەدا نەڵێ خوایە گیان بمگەڕێنەوە بۆ دنیا، لعلی ئەعمل صالحا فيما تركت. خوای گیان لەسرە مەرگە هەموو کەسێک دەڵێ ئەوانەی بە تایبەتی خراپن، ئەڵان خوای گیان بمان گەڕێنەوە بۆ دنیا، بۆ ئەوەی کردەوەی چاک ئەنجام بدەین، بۆ ئەوەی بەردەوام بی لەسەر دینداری خواپەرستی، بەڵام نەخێر گەڕانەوە نییە. ئێستا ئازای بۆ خۆت کردەوەی چاک ئەنجام بدە، ئێستا ئینسانێکی ساڵح و چاک بە، کاتی مردن گەڕانەوە نییە. کاتی مردن واللهی یەک سانیەک ئەو تەمەنە درێژ نابێتەوە، هەموو دنیا هەڵبسێ، هەموو مەڵک و سامانی دنیا ببەخشی، سوێن بەخوا یەک سانیە تەمەنە درێژ نابێت، یەک سانیە تەمەنیشی کورت نابێت. کەواتە پێش ئەوەی بمریت، پێش ئەوەی کە ڕۆحت بکێشرێ، کێتان هەیە نەمرندەی؟ خاک بەسەرمان 50 ساڵی تر و 100 ساڵتر کێمان ماوین؟ برای بەڕێزم، هەموومان خەریکی نەگبەتی و نەهامەتی خۆمانین ئەگەر خوا ڕەحمە لێ نەکا. پرسیار لە خۆت بکە 100 ساڵی تر من لەکوێم؟ لەناو قەبرەم. تەواو. کەواتە هەرە مریت 100 ساڵ دێ و 200 ساڵیش دێ و 300ش دێ و 1000ش دێت. بە خۆتا بچۆرە و بەردەوام بە لەسەر دینداری خواپەرستی، پێش ئەوەی قیامەت بەسەر تا بێت، پێش ئەوەی ڕۆحت بکێشێ بەرەو قیامەتی خۆت بکەویتە ڕێ. لو أن لي كرة فأكون من المحسنين. خوای گەورە دەفەرمێ ئەو ئینسانە خراپانە و تاوانبارانە دەڵێن واللهی خوایە گیان بەس جارێترمان گەڕێنەوە بۆ دنیا، خۆزگایە گەڕانەوە هەبوایە بۆ دنیا، بۆ ئەوەی ئینسانێکی محسین و چاکەکار بووینایە، بەڵام نەخێر شتیوان نییە. ئەمڕۆ فرسەتە، ئەمڕۆ تۆ لە ژیانەی، بەڵام نازانێت تا عەسر دەمێنی، هەتا مەغریب دەمێنی، یا هەتا باری دەمێنی نامێنیت. چەند کەسێک خۆی حازر کردووە بۆ جەژن، پۆشاکی بۆ جەژن کڕیوە، واللهی پۆشاکی جەژنی خامە لەناو قەبردایە. کێ دەڵێ ئێستا ڕەحمەتانێ بۆ کە پیاو چاکان دەفەرمێ بەس پێ بکەنن، لەوانەیە زۆربەتان خامەکەتان لە بازاڕە بێ دروست کرابێ بۆتان، واللهی چەناها کەسمانتیایە خامەکەمان ئێستا لای کوتاڵ فڕۆشەکانە، بۆمان دروست کراوە. ئەوە ژیانی دنیایە، بۆ بەردەوام نابی لەسەر دینداری خواپەرستی، بۆ خالقی خۆت لەبیرە چێ دوای مانگی ڕەمەزان، چۆن دڵت دێ، چۆن ئەتوانی خالقی خۆت لەبیر بکەی؟ مادەم ژیانێک بەو جۆرە بێت چ قیمەتێکی هەیە؟ واللهی گەڕانەوە بە دنیا نیە جارێکی تر. بۆ خۆت ئەمڕۆ چاک بە، خوا بناسە و بەردەوام بە لەسەر خواپەرستی و خواناسی، بە ئومێدەوەی خوا بتخاتە بەهەشتە و خەم و خەفەت و مشکلت نەهێڵێ، ترس و خەوفت لە قیامەت نەمێنێت. بەڵێ وجيء يومئذ بجهنم يومئذ يتذكر الإنسان وأنى له الذكرى. خوای گەورە دەفەرمێ لە ڕۆژی قیامەتە جەهەنم ئەهێنن بۆ ساحەی مەحشەر. ئەو جەهەنەمەی خوای گەورە دەفەرمێ يوم نقول لجهنم هل امتلأت وتقول هل من مزيد.
لروجي قيامتها خواي قرد فرمي أي جهنم بربويت بربوي أفرمي خواي جانك الزيادة هي أنا من برنابم هل من مزيد خواي جان خلقي ترمو بنيرا من برنابم جهنم برنابي براي بريزم أو اندق وري ما قال خواي بردقار خواي بريكاتها أو جهنم دهنري لروجي قيامتها بيغمري خواده فرمي صلى الله عليه وسلم جهنم دهنري لبر أو بردوان بلس الدين داري خوا برستي أم روجانا لبيشتوية خوا بناسو بردوان بلسري لحديثك صحيح مسلم قاعدة فرميت يؤتى بجهنم يومئذ لها 70,000 زمام مع كل زمام 70,000 ملك يجرونها للرجي قيامتها في غمري خوش يسمان دفرمي صلى الله عليه وسلم أو روجيك إما روتو قوتي نجمع لبردانية ونجمع لبيدانية جهنم دهن ري 7,000 رشمي هيا 7,000 هر يك لم 7,000 رشميا كقرتيوتي 7,000 ملائكة قرتيوتي يك 7,000 رشمي بيويا هر يك لمانيش لم لغوانك بو جهنمي بيو بسراوا 7,000 ملائكة رأيك يشيت أم جايشتا خوي رأتكين جهنم شندها مليون ملائكة رأيك يشيو قرتيوتي ملائكة بهيز وبقوة غلاظ شداد زور بقوة بلام جهنم هر خوي رأتكين بو خلقي خراب وتاوان بار كيد الله إيمش لوارنين جهنم خوي بما رأتكين بالا خوا بترسين وبردوان بينا سدين داري خوا برستي على الروجة كجهنم دهن ري وجيء يومئذ بجهنم كجهنم هنا بيشاني خلق درا على الروجة همو إنسان كرد وكان يخوي بيدا كيوتوا وأن له الذكرى همو إنسان بشيمان دبيتوا بلام سودينية كوتاي بهات ومشتك يقول يا ليتني قدمت لحياتي أو إنسانا همو إنسان كان دلين خوزقايا بو قيامتي خومان زياتر هولمان بداية زياتر خومان بناسي إلى دنيا دا أي هاوار چيمان بخومان كرد أو جهنم هات خوي راحتكيني ورب العرش غضبانا خوي پروردگارش توري لخلقي خوي پروردگار توري لمن خوي پروردگار لروجي قيامتها توري كبي بيغمري خواده فإنه صلى الله عليه وسلم قد واتورون بو خوي پروردگار چيمان كدو بقيامت بردوام برس الدين داري وخوا پرستي آلو روجة بلكو خواي پروردگار رحمت لبقى كزوزو توربو خواي پروردگار لمخلوقاتي خواي توربوا خوال خلقي توربي كيه دفاع لبكت توري خواي پروردگار زور سخته زور دجوار ومشكلة بو ايمي مسلمان ابي اقداري خومان بي لبر اوا دور كاد نيوجد كردو لمانك رمضان لخود باي مبا بردوام برس الدين داري خواه برسي جيو الام حديثي بيغمري خواه بقرأ صلى الله عليه وسلم لحديثي صحيح دا كلا صحيح ترغيب دا هاتوا بجمار 3597 بيغمري خوش يسمع عند فرمي صلى الله عليه وسلم لو أن رجلا خر على وجهه من يوم ولد إلى أن يموت هرما في طاعة الله لحقره في ذلك اليوم ولود أنه رد إلى الدنيا كيما يزداد من الأجر والثواب خاك بسلمان بيغمري خوشويز دا فرمي صلى الله عليه وسلم أجر إنسانك لو روجيك لدايك بيت هتا أو روجي ببيري دمريت تمنيكي دورو دريش أجر لسد متشاور رايكشن لبينا أخواده أجر بروات السجدة بو أخوا لو روجيك لدايك بيت هتا أو روجي ببيري ببكوتي أمريت بردوام لسجدة دابي وناو تشاواني لزاوية بيه لحقره ذلك اليوم كاد روجي قيامت الله هيتش نكدو بخوا هاوار بخوم چیم کردو من انسانك تمنيكي دورو دريش بس للسجدة دابي ناو تشاواني لزاوية بيه والله پیغمبر خدا فرمود صلى الله عليه وسلم آوات خواز داره خوازگاه بقرامایتو بو دنیا بو اوی زیاتر
خۆم بۆ قیامەت ماندوو کردایە. ئەگەر ئینسانێک لەو ڕۆژەی کە لە دایکە بێ هەتا ئەو ڕۆژەی بە پیری و بە پەکەوتەی ئەمرێ لەسەر دەموچاو سەجدە بۆ خوا بەرە و لە پێناو خوادا لەسەر دەموچاو ڕای کێشن هیچی نەکردو بە قیامەتی و ئاواتە خوازە بگەڕێتەوە بۆ دنیا بۆ ئەوەی زیاتر بۆ قیامەتی خەوی هەڵبدا. ئەی باشە من و تۆ چی بکەین؟ ئەگەر ئیمامەکە تۆزێ لە سەجدا بمێنێتەوە گیانی ئەخورێ گشتی بێتاقەتە بێ تەحەموڵ ناکات 4 دقە لە سەجدا بێ بۆ خوای پەروەردگار. برای بەڕێزم بەردەوام بەرسە دینداری خواپەرستی قیامەتێکی سەخت لە پێشمانەوەیە. ئەوەی بەردەوام بێ لەسەر دینداری خواپەرستی خوا لە دنیا و قیامەت بەختەوەری دەکات. فلا خوف عليهم ئەگەر ئیستیقامەت هەبێ و بەردەوام بێ لەسەر دینداری لەسەر خواپەرستی ترسی قیامەت و جەهەنەمت نییە. بەڵام وەڵڵاهی ئەگەر بەس مانگی ڕەمەزان خوا بناسی دوای مانگی ڕەمەزان دەستکەیت و تاوان و خراپە و نوێژ نەکردنی خۆت والله ئەگەر تۆبە نەکەیت خوا دەتخاتە ناو جەهەنەمەوە. لەبەر ئەوە لە خوا بترسن دوای مانگی ڕەمەزانیش بۆ نەیان بۆ مزگەوت هەموو نوێژێکی جەماعەت خێری حەجێکی هەیە بۆ لە دەستخۆتی ئەدەی هەتا ئێستا چەند هەزار حەج خێری چەندەها هەزار حەجمان لە دەست خۆمانداوە. برای بەڕێزم بۆ ئەوەندە ئیمانمان زەعیفە بە خۆماندا ناچینەوە. مسلمانین لە خوا ئەترسین با لە خوا بترسین بەڕاستی. لە ڕۆژی قیامەتە پێغەمبەری خوا دەفەرمێت صلی الله عليه وسلم خوای گەورە بانگ دەکات دەفەرمێت ئەینە جیرانی خوای گەورە دەفەرمێت کوا دراوسێکانم لە ڕۆژی قیامەتە خوای گەورە بانگ دەکات کوا دراوسێکانم مەلایکان دەفەرمون سەلامی خوایان لەسەر بێ خوای گیان چ کەسێک حەدی هەیە دراوسەی تۆ بێت کێ بۆی هەیە دراوسەی تۆ بێت خوای گەورە دەفەرمێت ئەینە عومار المەساجد کوان ئەو کەسانەی لە دنیادا مزگەوتیان ئاوەدا نەکردو بە زیکر و عیبادەتی خوا ئەو کەسانە کوان خوای گەورە بانگی ئەو کەسانە دەکات بەردەوام لە مزگەوتا بوون و ئەهلی مزگەوت بوون و ئیستیقامەیان هەبووە. دەی بەردەوام بن لەسەر دینداری خواپەرستی. ئەگەر پێتان خۆشە بەختەوەر بن لە قیامەتە بەهەشتی بن ئەگەر پێتان خۆشە خوا لە قیامەتە بانگتان بکە و سەرتان بەرزکە بەردەوام بن لەسەر دینداری خواپەرستی بەردەوام بن لە نوێژی جەماعەت بەردەوام بن لە خواپەرستی و نوێژ و عیبادەت ئەوەندەی تواناتان هەیە. یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵمان بکەی لە گوناهەکانمان خۆش بێ. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين وآله وصحبه أجمعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. مسلمانانی بەڕێز و خۆشەویست ئەم دنیایی کە ئێمە کردومانەتە هەموو بە بەست و هیوایەک بۆ خۆمان واللهی دوور کات نوێژ نایێنێت. بۆیە لە حەدیثێکی صحیح داهاتووە کە لە سیلسلەی ئەحادیثی صحیحەی ئیمامی ئەلبانیە هاتووە ڕەحمەتی خوای لێ بێت بە ژمارە 1388 هاوڵی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمامی ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت دەفەرمێت مر النبي صلى الله عليه وسلم على قبر دفن حديثا. دفرمي خوشويستي ايما سروري ايما بيغمري خوا صلى الله عليه وسلم بلاي قبرك تيبري تازه دفن كرابو قبريكي تازه تخوا مسلمان بردوان بلسر دينداري وخوا پرستي بويا كم شوي ناو قبرت بۆ یەکەم ڕۆژی ناو قەبرت ڕۆژێک دەبێ دەڵێن فڵان کەس ئەم شەو یەکەم شەوی قەبرێتی هەمومان کەسمان ڕزگارمان نابێت. لەبەر ئەوە ئاگامان لە خۆمان بێ ڕۆژێک ئەبێ خەڵکی بەلای قەبرەکەمانە دەڕوات هەروەکو چۆن ئەمڕۆ دەڵێن فڵان بەلای ماڵ فڵان کەسا ڕۆشتم ڕۆژێک دەبێت دەڵێن بەڕاستی ئەمە قەبری فڵان کەسە لەبەرەوە بە خۆت ئابشۆرە قیامەتی خۆت لەبیر نەچی. بۆیە کاتێ بەڕاستی مامۆستا ڕەمەزانی خۆشەویستی ئێمە کاتێککە کوشتیان خوای پەروەردگار بە شەهیدی قبوڵکە منداڵەکەی بە دیار قەبرەکە و دانیشتە بوو
دەوی باوەکیان ئیتر ئەمە ماڵی تۆیە ئیتر نایەتەوە بەلای ئێمە بەخوا ڕۆژێکی شەبێ مناڵەکانمان بە ئێمە دەڵێن باوەکیان ئەمە ماڵەکەی تۆیە ئیتر ماڵی ئێمە تەواو ئەمە ماڵەکەی تۆیە ئیتر نایەتەوە بەلای ئێمە هەموومان بەسەرمانە دێت بەخوا برای بەڕێز دەی بۆ قیامەتی خۆت هەوڵ بدە بۆ ئەو ڕۆژەی دەبیتە خاوەنی قەبر قەبرێکی تەسک و تەنک کە ناتوانی ئەگەر زیندوو بی سوێن بەخوا بڕۆتە ناو ئەو شوێنی قەبرەوە ناتوانی ئەم دیودی بکەی دەی بۆ قیامەت هەوڵ بدە ئیستیقامەت هەبێ بەردەوام بەرەسە دینداری خواپەرسی دوای مانگی ڕەمەزان چۆن خاڵقی خۆت لەبیر ئەەکەی دوای مانگی ڕەمەزان نوێژی بۆ ناکەی ڕۆژێکە بێتە خاوەنی قەبر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم بەلای قەبرێکا تێئەپەڕی تازە نێژراوە کابرا قەبرەکە تازەیە ڕۆژێکە بێ قەبرەکەمان تازەیە ڕۆژێکە بێ قەبرەکەمان کۆنیش ئەبێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی فقال الركعتان خفيفتان مما تحقرون وتنفلون يزيدهما هذا في عمله أحب إليه من بقية دنياكم پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم فەرمووی دوو ڕکات نوێژ بەلای قەبرێکا تێپەڕی فەرمووی دوو ڕکات نوێژ دوو ڕکات نەک چوار ڕکات دوو ڕکات نوێژ کە ئێوە بلاتان کەمە بەلاتانەوە شتێکی ئاساییە شتێکی سووکە شتێکی بەسیتە فەوتاندنی بەلای ئێوەوە دوو ڕکات نوێژ کە لای ئێوە شتێکی بەسیت و ئاسانە والله لای ئەم مردووە ئەگەر بخرێتە سەر کردەوەی ئەم مردووە لە هەموو دنیای ئێوە لای خۆشەویسترە والله لەو دەقە و ڕۆحەکەت ئەکێشرێ هەموو دنیا لای تۆ قیمەتی دوو ڕکات نوێژی نییە بەردەوام بە لەسەر دینداری خواپەرستی پێش ئەوەی ئاواتە خوازبی بڵێ خۆزگایە دوو ڕکات نوێژ زیاترم بکدایە بۆ قیامەت یا لەیتەنی قەدەمت لحەیاتی خۆزگایە زیاتر بۆ قیامەت هەوڵم بدایە بەڵام خۆزگە نایخوات دوو ڕکات نوێژ لای ئەم مردووە لە هەموو دنیای ئێوە خۆشەویسترە لەوەی کەماوە تا ڕۆژی قیامەتیش کەواتە ئیستیقامەت هەبێ بەردەوام بە لەسەر دینداری خواپەرستی پێش ئەوەی قیامەتێ سەخت ڕوتێ بکە پێش ئەوەی قیامەتێکی پڕ لە مەینەتی و ئێش و ئازار و ترسناکی ڕوتێ بکە بەردەوام بە لەسەر دینداری خواپەرستی ئەم دنیایی تۆ دوو ڕکات نوێژ ناهێنێت لە دوای مردنت قەدری نوێژ و عیبادەت ئەزانی ئەگە نوێژەکانت فەوتان دەبێ ئەو کاتە قیامەتێ سەختت هەیە ئەگەر خوا ڕەحم لێ نەکا لەبەر ئەوە بە خۆتا بچۆڕە ئاگاداری قیامەتی خۆت بە بۆیە یەکێ لە پیاوچاکان کە ناوی کومەیلی کوڕی زیاد ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێ ڕۆژێکان لەگەڵ ئیمامی عەلیە دەرچوینە دەرەوە بۆ قەبرستانێک ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگار لە ئیمامی عەلی بێت ئیمامی عەلی مزگەینی بەهەشتی پێدراوە خۆشەویستی خوایە و ئەولیای خوایە خوا و پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم خۆش ئەوێ خوا و پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم ئیمامی عەلیان خۆش ئەوێ بەڵام چۆن بۆ وەکو ئێمە بوو لەناو قەبرستانە مەعمەلەیە کرد نەوەڵڵا لەناو قەبرستانە چۆ پشتاو پێیەکەنی نەخێر ئەوە صیفەتی ئێمە صیفەتی ئەولیا و خواناس نییە ئەوە صیفەتی ئێمەی خراپە مردەکانمان ئەشارینەوە ئەڵێ ئێمە هەر نامرین مردن بۆ ئێمە نییە بەڵێ کومەیلی کوڕی زیاد دەفەرمێ ئیمامی عەلی فەرمی یا ئەهل القبور يا أهل البلاء يا أهل الوحشة والوحدة فرمي أي أهل قبرسان أو أنك توشي بلابونا توشي مردبونا أي أو مردواني هموتان تاكو تنهانا كسنا قبري خوي دايا والله غريب أونية ليس الغريب غريب الشام واليمن إن الغريب غريب اللحد والكفن والله غريب أونية أمولات وأولاد بكي بروت فلان شهر وفلان شهر فلان ولات وفلان ولات والله غريب أو كسيك لناو الحدكي خوي دايا لناو كفنكي خوي دايا أو غريبة بتاكو تنها لناو خامكي سبيا لناو قبريكي تاريكو نارحتو تسك داقر خوار رحمة لنكا أو غريبي بلا غريبي قيامتي خوتو ناو قبرك بكروا لقبرك دا غريبي دي بردوان بلا سدين داري خواه برسي بروجي غريباتي خوت اگر خواه بناسی بردوام بی لقبر دا که غریب و تاک و تنهای خواه رحمت لیکا انشاءالله
ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمی ئەو کەسانی تاک و تەنهان هەر کەس لە ناو قەبری خۆیدایە ما الخبر عندكم هەواڵی ئێوە چۆنە ئەی مردووەکان هەواڵی ئێمە بەم جۆرەیە هەواڵی ئێمەی زیندوو بەم جۆرەیە ئەوەی کە معلوماتمان هەیە سەبارەت بە ئێوە ماڵەکانتان تەوزیع کراوە ئەی مردووەکان ماڵەکانتان میراتە و تەوزیع کرا منداڵەکانتان هەتی و کەوتون خێزانەکانتان شیان کردووە ئەوە هەواڵی ئێمەیە سەبارەت بە ئێوە بەڵام ئایا هەواڵی ئێوە چییە سەبارەت بە ئێمە چی دەڵێن ئێمە دەڵێن ئەوە حاڵی ماڵ و منداڵەکەی ئێوەیە لە دوای مردنتان بەڵام ئیمامی عەلی فەرمووی ڕووی کردە لای کومەیلی کوڕی زیاد و فەرمووی فقال يا كميل لو أذن لهم في الجواب لقالوا تزودوا فإن خير الزاد التقوى ثم بكى إمامي علي روي كدلاي كميلوا فرمي والله جوابي نية أجر إذنيان بيه بدرايا جوابي من بدنوا أو دانو تقواي خوابك باشترين زاد تقوايك باشترين تيوشوك بو قيامة تقوايا إمام علي دسي كرب قريان رضا ورحمتي خوالي بدسي كرب قريان فرمي والله أجر جوابي إيمان بيه بدريتوا ألين تخوى لخواب تسم تقواي خواب كان نصيحة أنك نوش بكن خواب ناسن بس والله جوابي النية أجر جوابي إيما بدنوا ألين لخوا غافل نبن لخوا بيعاقا نبن لفرماني خوا در نشد بلام والله جوابي النية إذنان بينا دراو جوابي إيما بشكا مردون أوانا داي والله اگر ئێمەش بمرین خەڵکی بێتە سەر قەبرەکەمان ئەگەر جوابێکمان پێ بۆ زیندۆکان دەڵێن لەخوا بترسن و تەقوای خوا بکەن باشترین توێژێ بۆ قیامەت تەقوایە ئەمە ئیستیقامەی باسمان کرد دەی بەردەوام بن لەسەر دینداری و خواپەرستی خوا بناسەوە بەردەوام بە لەسەر دینداری و خواپەرستی بۆ قیامەتی خۆت بۆ ناو قەبرەکەت بۆ ڕۆژی زیندووبوونەوەت بۆ ساحەی مەحشەرت بۆ ڕزگاربوونت لە جەهەنەم بۆ چوونە بەهەشتت بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی خوا پێویستە بەردەوام بی لەسەر دینداری خواپەرستی دوای مانگی ڕەمەزانیش خۆشەویستان وەرن بۆ مزگەوت مزگەوتەکان وەڵڵی چۆڵی پێوە دیارە لە دوای مانگی ڕەمەزان بۆ مانگی ڕەمەزان بۆ جۆرین بۆ خەبەرمان ئەبێتەوە بۆ دوای مانگی ڕەمەزان خەبەرمان ئەبێتەوە بۆ مانگی ڕەمەزان مەجانمانە دوای مانگی ڕەمەزان مەجانمان نییە خوای گەورە تۆی دروست کرد بەس بۆ پارە پایاکردن و کاسبی بەس یا بۆ عیبادەتیش لە کۆتاییدا با بە خۆمان دەبچینەوە بەردەوام بن لەسەر دینداری خواپەرستی کۆمەڵی ناخۆشی زۆر لە پێشمانە ئیستیقامەت هەبێ و بەردەوام بە لەسەر دینداری خواپەرستی بۆ ئەوەی قەبر و قیامەتی خۆت دەبیر نەچێ بۆ قەبر و قیامەت و پاشە ڕۆژی خۆت والله ئیستیقامە و بەردەوام بوون لەسەر دین ئینشاءالله سود و قازانجێکی گەورەت پێگەێنێ اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا شفاي نخوشكان من بدي بتايبتي أواني دعوي دعاي خيريان كدوا يا ربي خوايا أو مسلمانان من ضال يعني من ضالي باش يعني ببخشي خوايا يعني أو مسلمانانش من ضال يعني من ضال كان يعني صالح كي يا ربي خوايا لو روشدا خول أكري بسر من الرحمة لبك خوايا يعني لو روشدا كلا قبر بتاكو تنهاجي من دهيلم كسكارة كمان خوايا رحمة لبك خوايا الرحمة لبك لو روجدا كلمال من دال أبرين لكروك شو خيزانة كانوا خصم كانوا دايكو باوك من أبرين خوايا أنتو الرحمة لبك اللهم ارحمنا إذا أرينا التراب وغلقت من القبور الأبواب فإذا الوحشة والوحدة وهول الحساب يا ربي خوايا لقورو وشار رزقار مامكي خوايا لقورو وشار رزقار مامكي خوايا زمان من باراوكي بۆ جوابدانی مەلایکەکان خوایگیان بەردەوامان کەی لەسەر دینداری خواپەرستی هەتا ئەو ڕۆژەی ئەم دنیا پڕ لە خەم و خەفەتە بەجێ دەهێڵین خوایگیان ڕەزامەندی خۆتمان پێبەخشە خوایگیان ئاخرمان بەخێر بگێڕە ڕۆژێکمان مرێنە خۆت لێمان ڕازی بی آمين 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 أقول قولي هذا واستغفر الله لي ولكم واستغفروه إنه هو الغفور الرحيم يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون